بە ناوی خوای گەورە و میهرەبان. پێشەکی پیرۆزبایی لە خۆمان و لە شارەکەمان دەکەین کە پیشانگای نێودەوڵەتی سلێمانی هەڵدەسێ بەکردنەوەی پیشانگایەکی گەشت و گوزاری بۆ شارەکەمان و بۆ کۆمپانیاکانی شاری سلێمانی و شارەکانی هەرێمی کوردستان و کۆمپانیای دەرەوەی وڵاتیش کە بەشدار دەبن لەم پیشانگایە و بۆ نێوە ئێمەش وەکو کۆمپانیای قەرەداغ و هانووی سیرین هەستاین بە بەشداریکردن لەم پیشانگایە بە مەبەستی ئەوەی بۆ ساڵانی ئایندە تا بتوانین پیشانگای حەج و عەمرە بکەینەوە لە شارەکەی خۆماندا لە جیاتی کە بڕۆین بۆ دەرەوەی وڵات. ئێمە بانگێشتی کۆمپانیاکانی دەرەوەی وڵاتکەین وەکو سعودیە و دراوسەکانمان کە بێن بەشدار بن لەم پیشانگایە و ئەم جۆرە پیشانگایانە ئەبێتە مایەی خۆشگوزارانی بۆ شارەکەمان و بەرەو پێشووری کەرتی گەشت و گوزاری کامە کەرتێکی گەشت و گوزاری مایەی خۆشگوزارانی بۆ هەموو لایەک و ئینشاءڵڵا سەرکەوتوو دەبن و ڕێزمانەیە بۆ هەموو لایەک.